دەربارەی ناڕازیبوون و داخوازیên خانەنشینان بێگشتی لە عێراقê bi taybetiyê ve du heftiya li xarûna ve rasta Iraqê û herî du mahiyê jî lê dîqar êdî xelek derketine ew xanenişînin dibêjin divêt mûçeyê me bihête zêdekirin û parçeyên zeviyan li ser wan xanenişînan bihêne dabeşkirin yên heta nû kes sûtmend nebûyne û hatîne ragirtin dabeşkirina zeviyan lê ser wan ji hêjayê Mehdî Îsawî serokê komala xanenişînên Iraqê ji Bexdayê dipirsim. Hêjayê Mehdî gelek spas bûye derfetê bi xêratiya Kurdistan 24. Nerazîbûnên xanenişînan lê cadeyên Iraqê roj bi rojê zêdetir dibin û xanenişîn serçavet min. Xanenişîn tayirên trombêlan disojin, rên di navbera şar û şarûçkeyan digirin û daxwaza zêdekirina mûçeyê xwe û dabeşkirina parçe zeviyan dikin. Bûçî heta nû ke hikûmeta Iraqê bê bersif maye li ser van daxwaziya. تحياتنا لكم سڵاو لە ئێوە بۆ کەناڵەکە ئێوە سڵاو بۆ تەواوی بینەران لە ڕاستیدا دۆسیەی خانەشین بووان مەلەفێکی گەرمە و ئەمە دەرەنجامی ئەو نیگەرانی و کێشانەیە کە هەیە بووە بەهۆی ژیان و گوزەرانی خانەنشینان. ئێستا دەبینین کە ئەو موچەیە بژێوی ئەوان دابین ناکات بۆ تەنانەت 10 ڕۆژ. چی دەربارەی ئەو 20 ڕۆژێک کە ماوەتەوە ئیمڕۆ خانەنشین بووان دابەش بوون بۆ 2 بەش. ئەوانەی خانەنشین کراوانی بەر لە 2014 و خانەنشین بووانی نوێش ئەوانەی دوای 2014 خانەنشین کراون. ئەمەش پێشهاتێکی نەئاشنایە و لە هەمان کات نە لە لای ئێمە لە جیهانیشتی بەو شێوەیە نییە. ئێستا خانەنشینانی پێشووتر بە کێشەی دەناڵێنن بەهۆی ئەو موچە جیاوازەی کە جیان دەکاتەوە لەگەڵ ئەو موچەی ئەو خانەنشینانی ئێستا واتە ئەوانەی دوای 2014. ئەمەش لە هەمان کات ناکۆکە لەگەڵ دەستوری عێراقی بەو پێی کە دەستوری عێراقی پێویستە بۆی بگەڕێنەوە و لە بڕیارەکاندا پشتی پێبەسترێ بە تەواوی مادە و پێکاتەکان بەتابەت مادەی 14 کە ئاماژە بۆ ئەو دەکات عێراقیەکان یەکسانن بەرامبەر بە یاسا بەبێ جیاکارییان لە نێوان بکرێت. ئێستا جیاکاری دەکرێت لە نێوان خانەنشین بووانی نوێ و کۆن پێویستە ئەمە کۆتایی پێبێت چونکە ئەوە چه کارە کردە حتا لە پەرلەمان ئەف یاسا خانەنشینیە ساڵە 2014 پاشی ساڵە 2019 هەموارە یەکەم بۆ هاتیەکردن یعنی بهێتە ئیلغاکردن و یاسایەکە نی بهێتە داڕشتن و پەسەندکردن حتا کۆمافێ هەموو خانەنشینên yên kevin û yên nî wekî êk li Iraqê bihête dabeşkirin. لە ڕاستیدا ئەم ئەو گۆڕانکاریە کە ژمارەی 26 دەبین لە 2016 بەسەرەوە لە خراپترین گۆڕانکاریەکان و هەموارکردنەوە یاساییەکان بووە. لە ڕاستیدا بۆ ئەو قسەیە دەکەم چونکە لە بارودۆخێک هاتووە کە دەرئاسا بووە وەکو دەزانن کە باردۆخکردنا لە بار بە ویستویان بە جۆرێک لە جۆرەکان پەلە لەو بڕیارەدا بکەن بەڵام هەندێک مادەی یاسایی بوون کە لە خۆی نەگرتوون وێڕایەوەشی کە ڕێک نەخرابوون لە هەمان کاتیش ناتوانڕێت جێبەجێ بکرێن واتەوانە بە وەکو مادەی 14 و 16 بە مردووی لەدایک بوون. بۆیە ئێمە لە کۆمکاری عێراقی خانشین بووان و برایانی تریش لە کۆمەڵە و دەستەکانی دیکە پێشنیازمان خستۆتە ڕوو بۆ ئەوەی هەموارکردنەوەی لە یاسای ژمارە 9 2014 بکرێت کە پێوەست بە خانشین بووان. لە هەمان کات دەبینین لە چوارچێوەی ئەو یاسایە ئێمە بوونێتە چین و جیاوازی کراوە و تەواوی ئەو شایستانەی کە ئێمە سوودمەند بووین لە 2016 بەسەرەوە یاخۆ ژمارە 9 لە 2014 هەموارکردنەوەکەشی جیاوازی تێدایە. ئەومان خستۆتە دەستی هایئەتی خانشین بووانی عێراق و لە هەمان کات کۆبوونەوەمان لەواندا ئەنجام دراوە. ڕاستەکەی ئەوەیە کە ئەوان کاردانەوەیان ئەرێنی بۆ لەسەر هەموارکردنەوەکان و بەرزیان کردوتەوە بۆ وەزارەتی دارایی و لە هەمان کات وێنەیەکیشمان گاندۆتە نووسینگەی سەرۆکوەزیران و لیژنەکانی یاسایی و دارایی لە پەرلەمان بەڵام تا ئێستا
هیچ جۆرە مارکردنەوەیەک لە ئەنجومەنی وەزیران و تەنانەت لە ئەنجومەنی وەزیران نەتوانراوە کاری تێدا بکرێت و هیچ ڕێگەیەکی نوێ بەرەو ترۆسکاییەکی ئومێد و هیوا نەگیراوەتە بەر. ئەمە تەنیا خراوەتەوە نێو خشتەی کارکردن لە ئەنجومەنی وەزیران. پێمان خۆش ئەوە ڕوو بدات لە خشتەکان بیبینینەوە بۆ ئەوەی کاری تێدا بکرێت. مادەی 13 و مادەی 14 لەسەر جیاکاری، 26 لەسەر یەکسانی و یاسای خانەنشینی بە زۆری و کە پێویستە بگەڕێنرێتەوە بەر لە ساڵی 2016 و ساڵەکانی ڕابردووش. لە ڕاستیدا ئەگەر ئەو بابەتە بۆ شوێ بچێتە پێشەوە ئەو کات بارودۆخی خانشین بووان باشتر دەبێت و یەکسانی لە نێوان کۆن و نوێیەکان دێتە ئاراوە، چونکە هیچ ڕێی ناچێت بە پێی مادەی 9 هەر جۆرە یاسا کە دەربکرێت و ناکۆک بێت لەگەڵ یاسا بە هەڵوەشاوە و باشە. عیساوی لە عێراقێ ژمارە خانەنشینان چەندە؟ چەند جوان لە گۆڕی یاسایان و چەند جوان لە گۆڕی یاسایە کەڤن مافێن خواردەگرن ji موچە هەروەها کەرتێ تەندروستیە ji bilî wêyekê jî evên ku hêşta zevî wernegirtîn daxwast dikin hikûmet parçe zeviya bidetê. لە ڕاستیدا خانشین بووان زۆربیان ئەوانەی پێشوو دەبینین بەر لە ماوەیەک 200,000 زیاد کراوە لە موچان کە ئەمە 1,684 کەس لە خانشین بووان سوودمەند بوون. ئەوانە زۆرینەی 70% ڕێژەی خانشین بووانن و ئەوانەشی کەستەمیان لێکراوە کە خانشین بوانی کە 1.4 ملیۆن ئەوانەی خانشین بوونەکانن کە پشەخراون لەو چوارچێوەیەدا لە نوێیەکان، واتە بە تێکڕایی هەردووچیان دەبنە 3 ملیۆن خانشین بوو. بەڵام ئەگەر ئەوەی پەیوەندی بە میراتگرەکانەوە هەیە دەبین ڕێژەکە بەرز دەبێتەوە، ئەوانش کە سوودمەندن ڕێژەکە بەرزتر دەکاتەوە. ئەمە چەند کۆت و بەندێک هەیە بۆ ئەوانەی کە سوودمەند بوون کە دەکرێت ئەگەر 5 بن ژمارەیان دەبنە 5 سوودمەند. ئەگەر هەمویان لە بەرچاو بگرین دەبینین سەرووی 4 ملیۆن خانشین بوو تێپەڕ دەکات. ئەمە ژمارەیەکی کەم نییە. من لە ڕێگەی ئێوەوە پەیامێکم هەیە بۆ ئەنجومەنی وەزیران و سەرۆکوەزیران کە ئەمە دۆسیەیەکی گەرمە بەلایانی کەم ئەمە خەڵکی ئارام دەکاتەوە، تەواوی بارودۆخەکان و کێشەکان هێور دەکاتەوە بۆ ئەوەی بارودۆخی خراپی کە عێراقیەکان تێدا تێپەڕ دەبن لە وڵاتێک لە وڵاتە زۆر بە دەوڵەمەندەکان کە تێدا بتوانن باشتر بگۆزەرێنن ناتوان بەو ڕێژەیە بگۆزەرێنن. ئەمە وێڕای کێشە تەندروستیەکان دەزانین کە لەو تەمەنەیەدا کە ئەوان خانشین دەبن دوای تەمەنی 6 ساڵی ڕوبەڕووی کۆمەڵێک نەخۆشی دەبنەوە. ئەمە چارەجی موچەکەی دەبات. کوهین دخوازن یعنی حتی تەمەنی خانەنشینیەژی لە عێراقە بهێتە کێمکردن. یعنی پێشی ساڵە 2014 63 بوو، پاشی ساڵە 2014 بووە 6 ساڵی خانەنشین. هین دخوازن تەمەنی خانەنشینیە چەندێدا جێگیر بیتن. ئەvە دەمەکیدا کو 106 یا هەموڵاتیان عێراقی گەنجن حتا کو دەرفەتێن کار بۆ گەنجان بڕەخسن ئەف کەسێن بتەمەن و نەخۆش وەکە جەنابێ هەوت بێژیت خانەنشین بن. بەڵێ وەکو چۆن ئێوە دەزانن و هەمومان دەزانین تەواوی وڵاتانی جیهان خانەشین بوون کە تەمەنی 58 ساڵی تەواو دەکات ئەزموونێکی زۆری کەڵەکە بووی لا کۆبۆتەوە کاریگەری هەیە لەسەر گشتی ئێمە لە نێوان سات و کاتێک دەبینین 4 ڕێژەی تەمەنیمان وەلانە و سوودمان وەرنەگرت لە تواناکانیان. ئەمە لایەنێک لایەنی دیکە ئەوەیە وەکو وەبیرت دێتەوە
تفشي وباء الكورونا دەبینین لە کاتی ڕوبەڕبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئەو بڕیارە و هەموارکردنەوەی ڕوویدا زۆر لە تواناکان لە لایانی کەرتی تەندروستی و کردەکانی دیکە دووچاری کەمی ستاف بوونەوە لە نەخۆشخانەکان دامەزراوەکانی کەش بامان شێوە دامەزراوەکانی سەر بە حکوومەت کە پێشووتر پشتان پێ دەبەسترا ئەمە لایەنێکی دیکەش ئەوەیە کە لە ڕوانگەیەکی دیکە تەماشای دەکەن ئێمە سندوقێکمان هەیە بۆ خانەنشینان ئێمە دەبینین بەهۆی ئەو گۆڕانکاری ئەو چوار موالیدا ئەو چوار ڕێکەوتە لەدایک بووانە کە وڵات دەنرێت بە تەواوی فڕێدرانە دەرەوە ئەمەش بە موچێکی باش دەبینی کە ژمارەیەکی و ڕێژەیەکی بەرچاو وەردەگرت هەموو لەدەست چوو ئەمە وێ ڕای ئەو بربەست و ئەو بارە قورس ئابوورێکی کە لەسەر شانیان دروست بوو واتە ئەمە زیانی لەسەر خانەنشین دروست کرد و زیانی پێگەاندن ئێمە شەق وڵاتانی دیکە داوامان ئەوەیە بە خانەنشین بوون ببێتە بژاردە لە ماوەیەکی دیاریکراوە بەڵام وەکو یاسا ناکرێت تۆ خەڵک ناچار بکەی ببورن فەرمانبەر ناچار بکەی لەو گرێبەستێک کە لەگەڵ دەوڵەت هەیەی پاشەکشێ بکات ئەمە لە کاتێکدا کە وڵاتەکە لایەنی یەکەمە و لایەنی دووەم هاوڵاتی و فەرمانبەرە کە ڕێکەوتن هەیە لە نێوانیان لەسەر لایەنە یاسایەکان لەو چوارچێوەیە پێویستە حکوومەت ئەمە بگرێتە ئەستۆ ئێستا دەبینین تەمەنی یاسایی کەم دەکاتەوە ئەمە چ جۆرە گرێبەستێکە هێژای مەهدی ئەیساوی سەرۆکی کۆمەڵە خانەنشینên عێراقی ji bexdayê gelek spas hêjayê Mehdî